مقصود نبتني شيخ مقصود نبتني بيجي برخدانا شيخ مقصود پرژیری و ڕێپێوانی کوردانی باشتر بۆ پشتیوانیکردن لە کوردانی ڕۆژهەڵات و کوردانی ڕۆژئاوا لێرەوە لە بەردەم تاوەری زانیاریەوە بە ڕێپێوان دەڕۆن بەرەو شەقامی 6 مەتری بەرەو بازاری گەورەش ئینشاءالله بەرەو بازاری گەورە داوای چی دەکەن چی ئەوگرت داوای مافی خۆمانەکەین مافی خۆتان بەڵێ بۆ پشتیوانیکردنە بەڵێ بە پشتیوانیکردنە ئێمە هەمومان کوردین دوکۆ دوو نابێت چوار دەبێت یەک فرخدانا ڕۆژاوا بەرخۆدانی ڕۆژئاوا دەکەی ئەم هەستە چیە هەیەتت باسی ئەوم بۆ بکەم پژیریە چۆنە ئەو ئێریشیمان دەکەن سیڤیلان دەکۆژن ئەمە کوردن ڕۆژهەڵات ئێریشیمان دەکەن ڕۆژاوا ئێریشیمان دەکەن هەر چوار بارجا ئێریشیمان دەکەن ئەمە هاتنە داوا عالەمی بکەن بە تامشەی مەکەن لەژێر دروشمە بژی بۆ ڕۆژئاوا بەژی بەرخۆدانا ڕۆژاوا وەکو دیارە ینی لێرە هەموو بەیەک دەنگەوە هاوار دەکەن بژی بەرخۆدانی ڕۆژئاوا و هەموو بۆ پشتیوانیکردن لە ڕۆژئاواوە هاتوون لێرە بەیەک دەنگ و تاف دەچێشن و لەژێر ناوی بەرخۆدانی ڕۆژئاوا لێرە هەمویان پێکەوە پشتیوانی خۆیان دەردەبرن بە شێوەیە کە هەموو ئاڵای کوردستانیان لەدەستە و ئاڵاکەیان بەرز کردوتەوە و بەیەک دەنگ هاوار دەکەن بژی بەرخۆدانی ڕۆژئاوا و بژی کورد و داوای چی دەکەن ئەم ئێرە تابدا جەویانە لە بووی پێشکردیا ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کوردستان هەبن لە هەر جیاکی کوردا کابل تووشی زەلمە ببێ ئەم دساکردن لە پشتوانە گەلێک کورد ئەم بوارانە رەحبەر بوو شەهیدە کوردستانە بژی کورد بژی کوردستان سێ ڕۆژایە لە دتا خێمەی کوردان دەخن جنوبی سووری گشتکەتی سێ ئیسرائیل دێ عەرەبێک نەوێردەگەی خەبەکێ دە قیز و دە خۆردێمەی کوردان دووردەن دە دەولەت دتا خاوە حەویانە قیز و خۆردێمە ئەو فاشیستانە تانک و تۆپێ خۆ زلامتیە خۆ سەرسەرەی کوردان دەخن ئەم شفر جوان بێژن شێخ مەقسوود نەبتەنەی شێخ مەقسوود نەبتەنەی بژی بەرخۆدانا شێخ مەقسوود